کۆی گشتی ڕووداوەکان 516 ڕووداوی جۆرا و جۆرمان هەبووە کە بەم شێوەیە دابەش بووە. ڕووداوی ئاگری بینا و دووکان و خان و شوێنی گشتی 84 ڕووداومان هەبووە. ڕووداوی ئاگری شاخ و دەشت و دارستانەکان 392 ڕووداومان هەبووە. ڕووداوی ئاگری ئۆتۆمبیل 21 ڕووداومان هەبووە. ڕووداو لە ئاگری باخەکان 16 ڕووداومان هەبووە. 3 ڕووداویشمان هەبووە کە بۆ هۆی لافا و بارانەوە زیان بەر هاوڵاتیان کەوتووە. کۆی گشتی زیانەداراییەکان 253 ملیۆن دیناری عێراقیە. ئەمە سەرڕای ئەوەی کە زیاتر لە 25,000 دوانم لە شاخ و دارستان و دەشتەکان سوتاوەکە ئەمەش زیانێکی زۆری بە ژینگە و دارستانی ناوچەکەمان گەیانوە. بە بەراورد بە ساڵی 2019 کە ساڵی 2019 554 ڕووداومان هەبووە، بەڵام لە ساڵی 2020دا 516 ڕووداو هەبووە. ئەمەش 38 ڕووداو کەمی کردووە لە چاو ساڵی 2019دا. لە ساڵی 2020دا بەڕێوەبەرهاتیمان لە ڕێگەی تیمەکانیەوە پشکنینی بە مەبەستی پێدانی مۆڵەت و بوونی مەرجی بەرگری شارستانی 540 پشکنینمان بۆ شوێنی بازرگانی دووکان و بیناکان ئەنجام ماوە. ئەمە ئامارەکان بوو لە ساڵی 2020دا. سەرەڕای ئەمانە ئێمە لە ساڵی 2020دا لە کاتی بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنادا تیمەکانمان لەسەر جەم بنکەکانە شانبەشانی لایەنە پەیوەندیدارەکانی تیمەکانی تەندروستی هەستاون بە ڕشانی دەرمان دژ بە ڤایرۆسی کۆرۆنا. بەڵێ جارجار ئەکرێ ئێمە لەبەرەوەی هاوسنوورین لەگەڵ وڵاتی ئێرانە جارجار ئەکرێ ئەو ئاگرانە هەنێکیان لە وڵاتی ئێرانەوە هاتبوونە ئەمدی و کێشەکانیش سەبارەت لە کاتی بوونی ڕووداوی ئاگرا کێشەکان هەنێ ئاستەن هێنە بەردەمان جۆرا و جۆرن بۆ نمونە لە ناو شارە یاخود لە ئاگری دارستان و شاخەکان بێ کێشەکانمان جۆرا و جۆرن. لە سەرەتای دروستبوونی بەڕێوەبەرهاتیمانەوە تا ئێستا کۆمەڵێ ئامێرمان بۆ کراوە کە توانیمانە سوودیان لێ ببین، بەڵام لەگەڵ ئەوانەشتا ئێمە چەند جار وتومانە لەبەر ئەوەی ئامێرەکانی ئاگرکوژێنەوە هەمیشە لە پێشکەوتنە، هەمیشە پێویستمان بە ئامێری باشتر هەیە بۆ ئەوەی بتوانین بە ئاسانتر ئەو ڕووداوانە کۆنتترۆل بکەین.